بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان جارێکی دیکە کۆبوونەوەیەکی نێوان پارتیویچێتی لە سلێمانی ئەنجامدرا کۆبوونەوەکە بەڵام لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان هەروە پرسیە خستنەوەی هێزی پێشمەرگە گفتوگویان کرد بەڵام لەم بارەشەوە نەگەشتونەتە هیچ ڕێکەوتنێک لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکە هەروە پرسی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کە ئەنجامن دەدرێت وە لەمپەرەکانی بەردەمی چین هەروە پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش کە بۆ ماوەی 6 ڕۆژ دیکە کۆمیسیۆن وادەی تۆمارکردنی حیزب و هاوپەیمانەتەکانی درێژ کردو لەسەرەوە شەر قسە دەکەین لەسەر و پرسش کە ئێستا لە ناو وەزارەتی پێشمەرگە دروست بووە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ئەمڕۆ باسی لەوە کردووە پەیوەندی پارتیویچێتی لە وەزارەت پچراوە ڕێز و حورمەت نەماوە ئەمە قسەی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی لە پشکیەکەتی لە بەرنامەی ئەمڕۆ ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین لەگەڵ ڕێک لە بەڕێزان چۆمان محەممەد ڕێکخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان لە ستۆدیۆ هەروە لە سلێمانیەوە کاک کەمان ڕەوف نووسەر و ڕۆژنامە و سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک چۆمان بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەم ئەگەر سەرتا سەرنجی بەڕێز بزان لەسەر کۆبوونەوەکەی پارتیویچێتی بەتایبەت لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لێوە دەست پێ بکەین لە خاڵ یەکەمیان باز لەوە دەکەن کە هەردوو لا پشتیوانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن لەو کاتێک کە سەرۆک یاریم دیاری دەکا لە دوای ڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەمە چی دەخوێنرێتەوە تایبەت پەیوەندی ئەوەی کە پێوەستە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بینی پارتیویچێتی بەڵە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ جەنابتان بۆ پەیامی ئازیز بۆ ڕێز و حورمەت بۆ کاکەمال لە ڕاستیە ئێمە ئەو بەیاننامەی کە ئەمڕۆیان ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆیچێتی و پارتی کردیان و بەلاغێکیشیان بڵاو کردەوە ینی زۆر ڕوونە بەلاغێکی مەتاتیە و دەرەکەوێت کە لەسەر هیچ خاڵێک ڕێک نەکەوتون ینی ئەوەی کە هەیە خاڵی ڕێک نەکەوتنە ینی چکە ڕێکەوتنەوەیە کە بۆ نە هەردوو لایەن لەسەرەوەن کە سەرۆکێریە وادەیەکدا مرێ پاش گفتووەکردن و ڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسیەکان ئەو دوو حیزبەی کە ئەمڕۆ کۆبوونەوەیان هەبووە تا ئەم ساتە لەسەر پرسی هەڵبژاردن لەسەر یاسای هەڵبژاردن بەتایبەت لەسەر بازنەکان و تۆمارەکە و لەسەر کۆتاکان و ئەوە تا یاسا نەگەشتون بە سیغەیەکی دیاریکراوە ینی ئەمە بابەتێکی زۆر گرنگەوە ئێستا ئێمە کاک حەکیمی بەڕێزوای ئەوەی کە قەراری مەحکەمەی ئیتیحادی دەرچوو ینی بۆی کە ماوەی ئەم خوڵەی پەرلەمان کۆتاییات و نادەستوریە ینی لە پێش هەموو حیزبەکانی ترەوە ئەوەی کە مای سەرنج بوو پارتی دیموکراتی کوردستان لە پێش هەمووانەوە پابندبوونی خۆی بە قەرارەکەی مەحکەمەوە دەربڕی و وتی داواکەم کە ئەندام پەرلەمانەکانمان هەواڵی خەنانیشینی بکرێ کە ئەمە بەڕاستی بە سەرنجان لە سیاسەتی ڕابردووی پارتی بابەتێکە ینی خوێندنەوەی جدی هەڵەگرێبەوەی وای ئەبینم بەشێکی زۆری بۆ ئەوەیە کە پەرلەمانت نەمێنێ بۆی هەمواری یاسای هەڵبژاردن کە ینی ئەمە کە لەمپەرێکی گەورەی بەردەم هەڵبژاردنە ینی تۆ لەکوێ هەمواری یاساکەکەی تۆگە پەرلەمان نەمێنێ ئەمە بۆ دەرگای داخن بڵێنەوە پەرلەمان نەماون خولە کۆتایەتەوە دەسەڵاتێکیش لای پارتیە بوو کە هەتا با دەسەڵاتەکە سنووردار بێ و لایەکێتی بوو تقریبا ئەو دەسەڵاتەش نەماوە دوو دەسەڵاتی تر هەن بەبێ ڕقاب و چاودێری لای پارتی ماونەتەوە کە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتە ئیترەوە چاودێریش نەما و پەرلەمان نەما ینی ئەمە بۆ سێمە بەس زوو کۆتایی بە کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هێنا بەشێکی بۆ یاساکە هەموار نەکرێتەوە بەشێکی پەرلەمان لایەکێتی نەبێنێ حکوومەت ببێت چاودێریش بکە ئەو پەلەکردنەیە زاهیریان ئەو پەلەکردنەوە ئەو خوێندنەوانی بۆ کرێ ئامانجەکانی پشت پەلەکردنەکەی چکە ئەم بابەتە لە ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی گۆڕان بەیەکەوە تەمەنی پەرلەمانیان درێژکردەوە کە گۆڕان نەبوو هەڵەیە بکە بەڵام کە ئەمەیان کرد نابێ ساز گفتوگۆیە بکەن بزان چۆن مامە لەگەڵم پرساکەن هەرێکی خۆبەسەری کەوتە مزایادە و کەوتە ئەوەی دەستبادان و ئەوە کۆی پرسەکانی تر ئەمەش بوو بە مەلەفێکی ململانێ بۆیە ینی ئەگەی تۆ سەر ئەو بابەتێک ڕێکەوتن ئەگەر ئەرچێک لە ئەسۆی سەرۆکی هەرێمایە بە پێی قانون ئەبێ وادەیەک دابنرێت بۆ هەڵبژاردن گفتوگۆ و تەفاوزیش هەبووە لەگەڵ کۆمیسیۆنەکەی عێراقەوە وازەحەکە بێ کۆمیسیۆنەکەی عێراق ئیشرافی انتخابات کە بەڵام ئەم بابەتە بەبێ ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بەبێ ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی کۆی حیزبەکانی تر ینی هەر وادەیەک دابرێ بە تایبەتی ئێستا قسە لەسەر ئەوە کرێت سەرۆکایەتی هەرێم گفتوگۆی لەگەڵ لایەنە سیاسیەکانە کردووە مانگی دوو دابنێت بۆ دیاریکردنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بۆی داوا ئەم بابەتە عەرقەلەی تایە ڕێگری تایە ینی پێویستە کات سەرۆکایەتی هەرێم ینی بەتەنگ مەرسومەکانی خۆیەوە بێت لە ڕابردووە دوو مەرسمی دەرکردووە هەردووکی جێبەجێ نەکراوە ئەم بەڵێ بێگومان ئەم مەرسومەی تریشیان ئەگەر
زمینە سازی و کە ئەمە قسەیان پاساو نییە بۆ انتخابات دواخرێ ڕوونە چێ انتخابات دواخاو چێ لەم پەرە و چێ لەم پەر نییە ئەوەی ئێمە گۆڕان نین و حزبەکانی تر نین بتوانن ببنە عەرقەلە لە بەردەم انتخاباتە بە ئاوردانەوە بۆ 30 ساڵی ڕابردوو بەڵام بەبێ ڕێکەوتن و تەوافقی سیاسی چونکە ئەو هۆکارانەی کە بوونە هۆی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ هۆی داخستنی دەرگای پەرلەمان کۆتایی پێهێنانی ئەو هۆکارانە قائیمە تا ئێستا ماوەتەوە تۆ چۆن قەناعەت بە یەکێتی و بە تایبەتێکێتی و حزبەکانی ترەکەی یەک بازنەی هەروەک خۆی مێنێتەوە ینی قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر ڕێکەوتن و تەوافقی حیزبی نەبێ گریمانەی ئەوە کرێت دیسانەوە ئەم مەرسومە بۆ جارێکی تر بشکێنرێت بۆ جارێکی تر لەسەر ئەرزی واقع و سەرباری ئەوەش ئێماڵی مانگی دوو کاک حەکی مەڵی ئەوە سەرۆکاتی ڕڵ مانگی دوو حوتی یەک کۆمیسیۆنەکە عێراق ماوەی یاساییان تەواوە بێ حوتی یەک حساب کە تا 25 دوو چەند ڕۆژەکە نزیکی کەمتر لە مانگەکە لەم مانگە ئایا لە عێراقا بۆ وەزع ڕاهینەی بۆ وەزعی کە هەیە ئایا لە عێراقا چۆن ئەکری ئەنجومەنەکە تەشکیل کرێتەوە ئایا کۆمیسیۆنێک ئەگەر مەجلیسی نەبێت لە عێراقا چۆن ئەتوانێت ئیشرافی انتخابات کە بۆی ئەمە ینی ئەو مدەیەشی کە دانراوەزانی چی سوور بۆ دانراوەکە انتخابات نەکرێت ینی بۆ ئەوە دانراوەکە گەرنا بەڵێ هەمومان نەزانین انتخابات ئەبێ بکرێت هیچ مەجالی کۆمیسیۆنەکەش دەڵێ قابلی درێژکردنەوە نییە لە عێراقا ینی تانی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆن دەڵێ قابلی درێژکردنەوە نییە بێگومان ینی ئەمە ڕێگری قانونی و گرفتە هەیە و سەرباری ئەوەش تۆ چۆن قەناعەت بە هەموو حزب و لایەنە سیاسیەکانەکەی لە عێراقا لەبەر خاتری چاوی کاڵی هەرێمی کوردستان تەمەنی کۆمیسیۆنەکە عێراق درێژکەنەوە ئەمەش دیسانەوە ئاسان نییە بۆیە بە تەسەوری من ئەو مدەی کە دانرێت هەبێ مڕعاتی تشکیلکردنەوەی کۆمیسیۆنەکە عێراق کرێ مڕعاتی کۆبوونەوە و تەوافقی نێوان لایەنە سیاسیەکان کرێ بۆ ئەوەی لە مانگی دوو ناکرێت من وای ئەبینم ئاسان نییە ینی ئێمە ئەزمونێکمان هەیە لە و بە سەرچوونی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆنە یاخود باز لە کەشوهاش دەکرێت دەڵێن کەشوها لە بارنیە و کات وڵای خۆم بابەتە زۆر ڕخنی لە ژیرە کاک حەکیم بەس هەر لە واقع ئێستا سەرنج بە ئەمە بابەتێکی فەنیە بەڵام ئێستا وای لێ هاتووە مزایەدە و ململانی نێوان حیزبەکان وای لای تۆ ئینسان ناتوانێت قسەی منتیق و فەنی و قانونیش بڵێ لە ڕووی کە بە ئاوردانەوە بۆ انتخاباتەکان لە هەموو دنیاە ینی تۆ لە چلەی زستانابی تەمەناکەن ئێمەشتانەمان لێ نەدرێت بڵێن حەزیان لە انتخابات نییە بەڵام کات هەموو پرۆسەیەکی انتخابی کاتی خۆی هەیە بۆی نزبەی مشارەکە و ڕێژەی خەڵک و کاندید تۆ بەفر و باران ئەوە بە کاندید تۆم بتوانێت ئەوە بکات بە تایبەتی لە 2005ەوە کاک حەکیم لە عێراق ئەو انتخاباتانی کە کراوە هەمووی زیاتر و زیاتر لەو تەوقیتانە بۆ کە کەشوهەوا لەبار بووە وەزعەکان هەتا مڕعاتی چلەی زستانیش لەگەڵ عێراق جیاواز بێ بێگومان با ئێمە زۆر ئەوە نەکەین بە گرفت مەبەستم مانگی دووانە بۆی قسەمان زۆر بۆ نێت با ئێمەمانانی شتانەمان لێ نەدرێت سواز دەکەم کاک کەمال سواسیان بەدەبوونی جەنابیشت دەکەم دەمەوێت سەرنجی بەرز بزانم لەسەر کۆبوونەوەکەی پارتی یەکێتی بە تایبەت ئەگەر جەنابەت خوێندنەوەکمان بۆ بکەیت لەبارەی پێکهاتەی شاندەکەوە بڵێن لە یەکێتی سەرۆکی یەکێتی سەرۆکایەتەکرد لە پارتی فازڵ میرانی خوێندنەوە چی بوو بۆ پێکهاتەی ئەو شاندانە و ئایا هەردوو لایەن بڕیار بەدەست بوون یاخود شاندی پارتی بڕیار بەدەست بوو؟ لە ڕاستیەوە بۆ یەکەم جار نییە یەکێتیەکێتەوە غەڵەتەوە کە بە شێوەیەک دانیشێکە هاوسەنگیەک لە ناو شاندەکانە هەیە یاخود ینی هەتا لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لاستەنگیەکەیە ناهاوسەنگیەکەیە کە یەکێتی دەرخەریەوەیە کە زیاتر یانەوێت تەواضع نیشان بن کامە لە سیاسەت ئاکرێت جارێک دوو جار ئەوە بکرێت من پێم وایە هەتا لە ناو کۆبوونەوەکەشە بە پێ و زانیارانەی کە لای ئێمەیە یەکێتی هەندێک داواکاری هەبوو هەندێک سەرنج و ڕخنەی هەبوو ئەوانی چیان جواب نێهاتەوتیانە بێ ئێمە ئەمە بەرینەوە بە لای پارتی برادرانی پارتی و قیادەی پارتی جوابی ئەمانە بنەوانێ بۆ یەکە ئەم جۆرە دانیشتانە ناکرێت مەسەڵەن بڵێن ئێمە دژ بین و ناکرێت نێگەتیفانە سەیری بکەین چکە بوونی دانیشتەکان باشترە نەبوونی دانیشتن و دوورکەوتنەوە لە یەکتری بەڵام ئەم جۆرە دانیشتانە نەتیجەی نابێ کۆی کە ئەم دانیشتنی ئەمڕۆ هیچ نەتیجەیەکی وازح و بەرچاوی نەبووە جگە لەوەی کە لە داڕشتنی بەیانەکە مشتەرەکانە پیانەوە دیارە لامان کاتشا ئەوەی کە کێشە سەرەکیەکانی ئێستای کە بەرە ڕووی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە بەڕاستی هەڵبژاردن و وادەی هەڵبژاردن نییە پەیوەندی بە قوتی خەڵکەوە دوو مانگە چێ بۆ 3 مانگ موچە نەدراوە و کێشەکانی بینی نێوان هەرێم و بەغدادا کە کورد یەکدەست و یەکدەنگ نییە گوتارێکی ئاوبەشیان نییە و ئەو گرفتانەیە کە ئەمڕۆ بەرە ڕووی
وەزارەتی پێشمەرگە بۆ تۆ کە یەکێکە لە وەزارەتە گرنگەکانی هەرێمی کوردستان و دەکرا پارتویەکێتی مامەڵێکی جیاوازیان لەگەڵا بکردە نەک ئەمەشیان ئەم کایەشیان بکردە بەکایەکی حیزبی و بەرەو نابودبوونەی بن و ئەو هەموو هاوکاری و پشتیوانی کە لانی نێودەوڵەتی و هاوپەیمانان دەعمیان کردوون دەکەوت کە ئەمە مجارەت وەکو دەستگایەک بۆ کێشانەوەی پارە لەو لایەنانە و لە ڕووی عملیەوە شتێکی وها گەورە و گرنگ نەکراوە چکە گەر ئەم دەستگایە موسسەیەکی نیشتیمانی بووە ئێستا پارتویەکێتی وا بە ئاسانی نیانتوانین دەستخەنە قوڵقوڕاگەی و بە ئارزی خۆیان هەڵی سۆڕێنن کە بەداخەوە وایە ڕەنگە فەتەیەکی کە ببینین لەوەش خراپتر بێت کە ئێستا هەیە ئەوەی کە من بیستومە یاخود ئەوەی کە خوێنەوەی خۆم بێت ئەوەیە کە ئەم دانیشتە زیاتر بۆ ڕازیکردنی ئەوروپا و هاوپەیمانان و ئەمریکاوانەیە پێمرێنەوە تا ئێمە لە هەوڵین بۆی کە کێشەکانمان چارەسەرکەین وایانەیە پامێ بن بە دنیای دەرەوە کە گوشاریان لەسەر بە تایبەتی لەسەر وەزارەتی پێشمەگە بڵێن ئێمە لە هەوڵین و خەریکین و چاکەکەین بەڵام لەم دانیشتە ئەوەی کە نەتیجەگیری بێت لەسەر پرسە نیشتیمانیە هەستیارەکان هیچ ڕێکەوتنێک نەکراوە لەسەر پرسی کەرکک ڕێکەوتن نەکراوە لەسەر پرسی وەزارەتی پێشمەرگە ڕێکەوتن نەکراوە و مەسەرم بۆ مناڵەیە لە یەکێ لە خاڵەکانی ڕێکەوتنەکە ئێمە پشتیوانی لە ڕێکەوتنەکانی کابینەی نوێم دەکەین کام ڕێکەوتن و کام کابینەوە کابینەوە ئێستا کاربەڕێکەرە ینی چۆ چ پێیسی بە پشتیوانی هەیە ئەسەنم کابینەی خۆی پرسیاری جدی لەسەر دروست بووە بۆیە من پێم وایە ئەمە تقریبا ئەوکو پێشتر وتم لە پێشکیاوتم بوونی لە نەبوونی باشتر بەڵام بەڕاستیمە خۆڵکردنە چاوی خەڵکە باشە کێشەی ئەم وڵاتە کێشەم هەرێمە ئێستا بەسراوەتەوە بە عێراقەوە بەسراوەتەوە بە پرسە چارەنووسازەکانە پرسە بەسراوەتەوە بە قوتی خەڵکەوە باشە بەسکا کەمەل ئەندامێکی پێشووی سەرکردایەتی پارتی ئەمڕۆ لێ دوایین داوە دەڵێ ئەو جۆرە پێشوازە شەرخاڵی ئەرێنیە ئەوەی کە کرا چکە لە دوایین کۆبوونەوە گرژی دروست بوو سەرۆکیێتی بە تۆڕەی کۆبوونەوەکەی بەجێهێشت ینی گەشتۆتەوەی کە ئێمە ئەگەر ئاوا پێشکۆبوونەوە کە پێکەنینێک کە بێت خەڵکی کوردستان دڵیان پێخۆش بێت وڵی ئەگەر دقت بێ لە کاتێکا کام دوو شاندا یەکتریان بینیوە بەشێ لە میدیاکانی لایەنێکیان پەلاماری ینی هێرشی قوتوندی کردو سەر لایەکی تریان ینی من بۆ خۆم وەکو ڕۆژنامەنووسێکە وەکو ئەزمونێک لەگەڵ ئەم حیزبانە کە ئیسا هەمانە ئەیبینمەوە کەشتی جدی نییە بەداخەوە شتێکی جدی لە ئارانیە من پێما بەشتی جدی لە عرابێت کاک مەسعود کاک مەسرور کاک نێچیر ئەمانە کەسی یەکەم و دووەم و سێمی ئەم حیزبن ئەمانەیەنە پێشەوە چنە کۆبوونەکانەوە وەکۆی چۆن بافڵ تاڵەبانی بەشدارە بێت و نایکەنە کۆبوونەوەی شان دووانە دوو بە دوو دانیشن و ئتیفاقان و کێشەکانیان چارەسەرەکەن ئەمە زیاتر شوۆیە ئەنی ئەمە کۆبوونیانە زیاتر شوۆیە و ئەم کۆبوونوانە زەرری گەورەمان لێدا لە ئاخیرا ڕەنگە لە لەحزەیەکە ئینسان دڵی خۆش بێ بۆی کە هەیە بەڵام ئەم کۆبوونوانە نابێتە کۆبوونەیەکی جدی نابێتە مەرهەمی ئەو برینە گەورانەی کە ئیسا لە جەستەی هەرێمی کوردستان کراوە ئەنی من بۆ خۆم نیگەرانم لەو دۆخی کە ئیسا هەیە بەڵێ زۆر چاکە بە سەبارەت بە هەڵبژاردننی دوای لەسەر پێشمەرگەشت قسەی زیاترێک هەڵبژاردننی داهات و پەرلەمانی کوردستان ئێستا تەنانەت ناکۆکی شێ و کاک چۆمە نامەژی پێکرد لە ڕاگەندراوەکەش دەدڵە دەبێت ڕایژ لەگەڵ لایەنە سیاسیەکان بکرێن جاوادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە مانگی 2 ساڵی داهاتووە وادەکە هیچ دیار نییە کەی بەڕێوە دەچێت ئەزانی کاک حەکیمێمەی کێشەکانمان ئیسا تەنان وادەوشت نییە کێشەکانمان تێڕوانینی ئەم دوو حیزبەیە بۆ مەسەلە بۆ پرسە نیشتیمانیەکان مەسەن ئەمان چۆنە ڕوانەوە پرسی لە کەرکووکە ئێساوە گروپی لایەنە عێراقیەکان بتابەتی شیعەکان و ئەوانە هەمووی خەریکی یەکخستنی نێوماڵی خۆیانن ئێمە ئەوە چەند ڕۆژێکی ماوە لە بەردەما لەسەر قەزەی کەرکک چەند پرۆژێگە بوو ئیسیجابی وەرنەگرتووە کاوەی کە کورد لەوێ بەیەکەوە بە هەماهەنگی کارێ بکەن و من پێم وابێت وردەودا ئێمە زەرری گەورەمان کردو لە پرسی نەوت زەرەرمان کرد زەرری گەورەمان کرد لە پرسی سنوورەکان زەرری گەورەمان کردووە و لە پرسی پەیوەندیەکان زەرری گەورەمان کردووە هاتوۆ سەر پرسی میزانی عێراق کە ئێستا ئەوە تا جاران پێیان دەگوتی نیان و هەچ کەسێ داوای موچە لە عێراقا خاینە ئێستا خۆیان ئەڵێن بڕن داوای موچە لە عێراقکەن
جاران دەیانگوت ئێمە خۆ ناچەمێنین کێشەمان لەگەڵ عێراقا برسێتی تەحملەکەین دەرکەوت کە ئەم هەرێمە ینی ئەو وڵاتە ینی بەدەست خەڵکێکی نەزانەوە بووە لەگەڵ ڕێزمە بەدەست خەڵکێکەوە بۆ خەمخۆر نەبووە ڕەنگە ئەوەی خەمی بزنس و خەمی گیرفان و کۆمپانیەکانی خۆی بووبێ خەمی ئەم حکوومەتوین چکە هیچ احتیاتێک نییە ینی ئەو کاتێک کە وتیان نەو دەگیرێتەوەنێ تۆ ناتوانانی یەک موچە دابەش بکەیت ئەو کاتێک کاڵێن نەوتە گیرێتەوە بۆ دنێت تۆ بازرگانی بە نەوتی خۆتەوە بکەیت تۆ یەک پرۆژە نییە تۆ یەک پشتیوانیت نییە ئەی ئەم چەند ساڵت چیت کردووە ئەی قەرار نەبوو فرۆشتنی نەوت بێتە هۆکارێک بۆی کە پشتیوانی بۆ قەزەی کوردی دروستکرێ ئەم پشتیوانی کێیە تورکیایەکە لایە لە کوردستانی داگیر کردووە ئەم جۆرە تەوقعاتانەکە فرۆشە بە خەڵکو و خەڵکیانە بردە خەیاڵێکی واکە ئێمە ڕاستە نەوتە کارزانە فرۆشین بەڵام پشتیوانی و پەیوەندیە نێودەوڵەتەکانمان بەهێز کردووە دەرکەوت ئەمانە هەمی ناڕاستە وتیان ئێمە نەوتە فرۆشین بۆی کە ئابووری سەر بەخۆی خۆمان هەبێ بەڵام ئێساوە باز دەواکەن 30 میلیارد دلار خەڵک قەرزارە ینی ئەوە چ دۆخێکە ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان دروست کردووە نازانم ئێوە ئاگاتان لەو هەموو کوشتار و خەڵک کوشتنە هەیە کە لە ناوخۆیان خەڵک دوێنێ کەسێک لە سۆران دوژنی خۆی کوژێ یەکێ لە کەرکووک دوان لە سلێمانیەکێ لە هەڵەبجا ینی حاڵەتی کوشتن لە 24 ساعات تقریبن 12 کەس کوژراوە چەندین کەس مەسەرەن تووشی سەرگەردانی ماڵوێرانی بووە یعنی ئەو دۆخە خۆب ئەوە دۆخێک نیە لە خۆی دروست بوو بێ ئەوە دۆخێکە پێیوەستە بەباری ئابوووریەوە پێیوەستە بەو شۆیانەی کە حکوومەتی هەرێم خەریکی شۆکردنە خەریکی دروستکردنەوەی مەراسیم و مێز و سمیناری داوەتکردنی خەڵکە بەڵام لەژێرەوە ئەم کۆمەلگایە ئەکوڕەیە لەژێرەم کۆمەلگایە داغان کراوە لەژێرەم کۆمەلگایە ناتوانێت کە موچە ئەسعقاقێکی یاسایی خۆیەتی ناتوانێت دەستبەرداری بێ یعنی چ موچە خۆرێکی لە دنیا ناتوانێت گرە لە سەرۆکا کە سەری مانگ دێ موچەکەی وەرەگرێ و دابشێکا بەسەر ئەو پرۆژەی کە لەناو خێزانەکەی خۆیەتی دنیای خەڵک لەوانەی کە موچە خۆرن خاون ماڵ و خاون کرێچین خاون ماڵ و مناڵێکی زۆرن هەیە نەخۆشی هەیە ینی چۆن ئەم پێداویستیان دابی نەکرێت چۆن حکومە دەتوانێت بڵێ ئەگەر پارە هەبوو ئێمە دابشەکەین گەر پارە نەبوو ناتوانین دابشکەین ئەی حکومت یعنی چی ئەگەر حکومە دوا بووە بێ دەست لە کار بکێشێتەوە ئەبێ اعتیزار بێنەوە بخبێت بڵێ من نەمتوانیم کارە بکەم لەبەر ئەم هۆکارانە و ئەمە چینە دواوە یعنی خۆ حکومت کەڵەگانیە بەسەر سەری خەڵکەوە بمێنێتوانێت بەبوون و نەبوون و ئەگەر پارە هەبوو بیبات و ئەگەر پارە نەبوو برێتەوە زعی ناکەم ئەمە لە شی شوێنێکی دنیا نییە ئێمە گیرمان خواردو بەڕاستی بەدەست لە دوای ئەو هەموو گیر و کێشانە لە دوای ئەو هەموو دابڕانە دوای ئەو کۆبوونێگە کرێ بە کۆبوونێکی ئالەساس کۆبوونێکی هاوبەش کراوە هەموو خەمەکان ئەوەیە ئێمە پشتیوانی داواکانی سەرۆکی هەرێمەکەین بۆ ئەو وادەیە ئەو وادێن ئەکرێتە چلەی کورەکاکە کەیەوە کێشەی خەڵکە خەڵک کێشەی گەورەتری لەوە هەیە تۆ ئێستا هەرێمی کوردستان لەبەردەم مەترسێکی گەورە هەیە ئێوە لە کوێن کێنە ئێمە هێزی پێشمەرگەمان هەبوو چەند ساڵە ئێمە هاوارەکەین چەند جار ئەمان خسە بەردەمی دادگا و لێپرسینەوە بەوەی کەمان و کاکەمە هێزێکی نیشتیمانی نییە ئەمە هێزی حیزبیە ئەم هێزی حیزبیە بەرگەی ئەم دۆخە ناگرێت پێویستی بە ڕاهێنانە پێویستی بە چاکردنیە پێویستی بە چاکسازیە ئەوانی تیهامیان نەکردێن هێزی پێشمەرگا بەرگەی لە کوردستانەکە من دڵیام ئەم هێزی پێشمەرگەی ئێستا کە ئەوە هەیە نەک بەرگەی لە کوردستانەکە ڕەنگە سپێنە پەلاماری یەکتری بن وەکۆی کە ئێستا لە ناو هێزی لە ناو وەزارەتی پێشمەرگە بەرە ڕووی یەکتری بوونێتەوە یعنی ئەمە لەبەردەمی دۆخێکی مەترسیدارین ئەبێ ئەمە احتراف بکەین کە ئەم دۆخە مەترسیدارە بەڵێ دێمەوە خزمەتت کاک چۆمان جگە لە هەڵبژانی پەرلەمانی کوردستان کە وادەکەی نادیارەوەیە وتت دوایش خۆی لە ڕاستیە ئەوی کە ئێمە ئێستا خەمی خەڵکو و دۆخی خەڵکو و حیاتی خەڵک ئەو لەوێتی زۆشتی ترە ئەو لەوێتی موچەیە ئەو لەوێتی داهاتە ئەو لەوێتی خزمەتگوزاریە ینی ئەو لەوێتی وەیە ئایا بنزین گرانە بێ یاخودنا ینی زۆر مەلەفی ترە بەڵام پێبەپی ئەوەش انتخاباتیش سەربارێوی کە انتخابات ئەرزش و بەهای نەمەوە لای خەڵک یانی هەر لەبەرەوەی کە تەزویر کراوە گۆڕانکاری ڕووینەیەوە بە ئارەزی خۆیان دوایە خەن بەڵام ئێستا ینی پرۆسەیە کە تۆ بێت ئەنجامی بیت ینی بابەتێکە ینی بەدەست ئێمە نییە بێ بکرێت واگەر نەشکرێ ینی ئەنجام نەدانی هەڵبژاردن تۆ هەر دوای خەیت هەر موبەڕیر بێنیتەوە هەر پاساو بێنیتەوە دوا بخرێت لە هەرێمی کوردستانە ینی ئەم قەواری هەرێمە کەوناتەکان و دەسەڵاتەکانی ڕۆژ بە ڕۆژ لاوااستر و پێگەکەی کەمتر ئەبێتەوە ینی لە ڕووی شەرعێتەوە بێگومان ینی تۆ تاکەی ملنایی بۆ انتخابات و ئێستا بۆ نمونەوە پەرلەمانەوە حاڵێتی کە من نازانی کە بەڕاستی نازانی کە انتخاباتەکرێ ینی ڕوون نییە ینی ئێستا وای لاتووە ینی
انتخاباتکردنەکەی ڕاستە فشاری دەولی هەیە و ڕاستە لە بەخاوە لێرە و لەوێ فشارەکرێت و ئەوانە بۆ انتخابات لە هەرێمی کوردستانە بۆ پەرلەمان بکرێ بەڵام تا تەوافقە سیاسیەکە نەکرێت چکەم بابەتە لە ڕێکە ڕاستە هینەکەی خۆی دەرچووە کە 4 ساڵ جارێ بکرێ پەرلەمانی نەماوە ئەوە حاڵی کۆمیسیۆنەکەشت نەماوە لە کۆمیسیۆنی عێراقەوە بکرێ یاساکە هەمووان نەکراوە این دۆخێ دروست بووە پێشبینیکردن لەسەرەوەی کە ئایەکە انتخاباتەکرێ زۆ قورسە ئینی ئەمە نەچێتە ئەو پاساوی کە ئێمە حەزکەین لە انتخابات لە هەرێمی کوردستانە هەر نەکریان دۆخی ئێمە خراپی و مەوەڕی بۆ بێنینەوە ئەمە واقعەکەیە پارێزگەکەن ئێستا ئەمڕۆ کۆمیسیۆن وادەکەی درێژ کردەوە بۆ تۆمارکردنی ناوی حیزبەکان هاوپەیمانەتیەکان تاوکو 6 مانگ پێش 6 ڕۆژی درێژ کردوتەوە هیچ هاوپەیمانێتێک تۆمار نەکراوە بۆ ئەنجومەنی پارێزگەکان خۆی تا ئێستا حیزبەکان لە ناو بەتابەتی حیزبە کوردستانەکان کە ئێمە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەریە ناوچە دابڕاوەکان کە کەرکووک و مووسڵ و نینەوا و ئەو ناوچانەیە کە 4 پارێزگا کورد زیاتر ململانی لەسەرەکە بە تایبەتر چەقی ململانەکان بۆ کەرکووکەوانەیە ئێمە تا ئێستا هیچ لایەنێکی سیاسی ئەین تا ئەمڕۆژ کەسیان دەستی کەسیان کەشف نەکرد بۆی بمێنێتەوە بە تایبەتی لایەنە تورکمانەکان و شیعەکان و هەتا بە کوردەوە محاولات ئەکرات دابەشبوونێکەیە یەکێتی ینی تقریبا بەرەو ئەوە ڕۆشتووە ساغ بۆتەوە یەکێتی و پارتی بە لیستی جیا بەشداری هەڵبژاردنەکەنەوەی نوێش دیعای کردووە کە ئەوێت ئەوە بکاتی لەم نێوەندایە گۆڕان و کۆمەڵ و یەگرتووانە یعنی ئێستاوانش لیستێک پێک بێن محاولات ئەیە بەڵێم تا ئێستا محاولات و گفتوگۆ لەوان لایەنە سیاسیەکانە بەردەوامە بەڵام خەمە گەورەکە لێرە ئەوەیە کاک حەکیم ینی ئەم بەڕێزانە ینی لەبری ئەوەی ئێستا یەکێتی و پارتی بات نایە داوایان لە حیزبەکانی ترکە بیان وتایەکە کە ئێمە متقەواری هەرێم و ئەو ناوچانە لەژێر مەترسی گەورایە ئەگەر لە ڕابردووە بە ئەمری واقع دۆخێک سەپێنرابێ بەسەر ئەو ناوچانە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر بەسەر کەرکووە و ناوچانە بەهێز و بەوە بۆ دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەمە شەرعەتی قانونی و شەرعەتی دەنگی خەڵک و ڕەوایەتی وەرەگرێتەوە بە قانون و بە دەنگی خەڵک وردە مەناسیبەکان پۆستی پارێزگار ئەمە لە بەرامبەر ینی لە گریمانی لە دەستچوونتایە هەرچەند ڕاستە لە کەرکووک و ناوچانە نمونەیەکی قێزەونی ناشرینیان ئەوەندە پێشکەش کردووە بەداخەوە کوردەکانی ئەوێش بێزار بوون لەو سیاسەتە کوردەکانی ئێوێش ئینتیمایان نەماوە ئینتیخاباتی 2021 ئەو زۆنەی کە کورد زیاتر باڵادەستەوەیە کە بازنەی یەک بووە لە 60 کورد بۆ هەفتای نەچوو بە دەنگان کەمە کارەساتێکی زۆ گەورەیە کە لەو ناوچانە کە کێشەی قەوبێت و ئەوانە هەیە بەڵام دەبێت لە بەرپرسی پارتی وانە دەڵێن لە ڕووی تەکنیکیەوە لە هەندێک شوێن ڕەنگە دووریسی زۆر ڕاز نییە ئەو قسە لەبەرەوەی ئەم نیزامە نیزامی سانلیگۆی معادل یەک بازنەیە هەتا دەنگەکان لە یەک سەبەتا لە یەک شوێناکۆ بێتەوە چانسی برنی کورسی زیاترە بێت بۆیە ئەو قسێ دقیق نییە لەو مەجالاکە کە ئەوترێت بەڵام ینی بابەتی ینی باوەڕکە کاک حەکیم یەک لیستی بۆ ئەم دۆخەی کەرکووک و کۆی هەرێمی کوردستان لانی کەمی ڕوبەڕبوونی مەترسیەکان بوو ینی لانی کەمە بواە یەکێتی و پارتی کە ئەمە لەوانە جۆرە لە خەونیش بێکە ینی مەبەستمەوەی ئەم بەڕێزانە یان لەمسی مەترسیەکانیان نەکردووە یان زۆر بێمنەتن لە لەدەستدانی قاک لە لەدەستدانی خەڵک ینی لەوەی کە خەڵک پرسیە خەڵک ناوچەکانی لەدەستەیە وەزعی کشت و کاڵ و جوتیارانی کەوەیە کە تا ئەم ئاخیرش مانگرتنیان ڕاگەیاندم و لە ژێر خێمەکانە بەم گەرمایە قسەکە چیە لەسەرەوە ینی تۆ لەم دۆخەیە ئامادەنی بە یەک لیست لەو ناوچانە بەشداری بکەیت ینی ئامادەنی هەڵوێستت هەڵوێستبی لە پرسە نیشتیمانەکانە ئامادەنی گوتارە دیەخەی بەو پەرتەوازەی و بە وەزع ڕۆی دوایی لۆمەی کەسی تر نەکەن با لۆمەی خۆیان کەن کە بە پارێزگاری کەرکووک و ئەو ناوچانەی تر ینی پۆستەکانمان لە دەستدا با لۆمەی کەس نەکرێت خۆ من ئەزانم ئێمە زۆر پۆست هەیە ئێستا پۆستە ئەمنیەکان وانەی کە پۆستی حساسن لەژێر دەستی کوردانەماوە بەڵام بۆ قۆناغی دوای هەڵبژاردن ینی گریمانەی خراپەکرێ ئابەم دۆخەوە کورد ئابەم جۆرە پەرتەوازەوێ بۆیە ینی ئێمەکە وەکو گۆڕان و کۆی کەتا کۆمەڵ و لایەنەکانی تر تکامانەوە بۆ کە یەک لیستی لەو ناوچانە بۆ ئەم دۆخی کەرکووک هەنگاوێکی زۆر گەورە ئێستاش فرسەتی هەفتەیەک ماوە لە نێوان یەکێتی و پارتیا کە دڵنیام نایکەن ئەوان لەسەر زۆر پرسیتر ناکۆکن بۆیە ناکۆکیەکانیان لە هەرێمی کوردستانەوە ڕێک گوازۆتەوە بۆ ناو کەرکووک و ناوچەجێ ناکۆکان من پێم وایە ناکۆکیەکانیان لەو ناوچانە خراپترە لە هەرێمی کوردستان باشە پەیوەست بە هەر لە ڕاگەنداوکی پارتیویکی دڵ هەردوو لە پشتیوانی ڕێکوتەکانی کابینی نوێی حکوومەت یاریان دەکەن کۆکتایی ناتوە وەکو لە ڕووی یاسانەوە کار بەڕێ کرد تازە
ینی زۆ سەیرە ینی نازانم ینی کابینەی کۆتایی هاتووە و کاربەڕێکەرە کابینەی ئەم بەڕێزانە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت 4-5 مانگ نەڕۆشتەوە حچی رەخنە و گلەیی و گازندە هەبوو لەم کابینەی نوێ گرتیان ململانیان هەبووە تا ئێستا رەخنە و گلەیی هەیە پشتیوانی کوام کابینەیەکەن کابینەی کۆتایی هاتووە لە ڕووی قانونی یاساییەوە و سەرباری ئەوەش ئەم کابینەیە لە یەک دنیا مەجالە پاشەکشەی کردووە هەتا یەکێتی یەک دنیا گلەی و رەخنە هەبووە ینی پشتیوانی ئەەکەی بۆچی ینی زیاتر نزیکەی 50 ڕۆژ شەهر ئەنجومەنی وەزیران نەیتوانێت کۆبڕێکەریش سەرباری ئەو کاربڕێکەرێکەشی ینی ئێمە نەیانتوانیەوە بە شێوەیەکی قانونی و ئوسوڵی کە هەفتەی جارێک کۆبوونەوە نەکراوە بۆیە ئەم قسانە ینی سەرباری ئەوەی خۆلادانە لە ڕاستیەکان دیسانەوە ینی وا پیشانی وێنەکە وا پیشانی خەڵکێنەوە کە ئەوان بەحساب پشتیوانی حکوومەتیان کردووە کە لە کاتێکە ئەم حکوومەتە بە هەموو مانایەک پاشەکشەی کردو لە هەموو پرسەکانە و لەگەڵیشی ئێستاوە تا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵک و موچەخۆران داوای موچەی خۆیانیان لەکەن ئەڵێن بڕۆن داوا لە بەخاکەن ئەزانی کاک حەکیمە بابەتە زۆر ینی خەمێکی زۆر گەورەیە حکوومەتی هەرێم بگاتە ئەو ئاستەی بڵێ بۆ موچەی موچەخۆران داوا لە بەخاکەن ئەی بەڕێزینە ئێوە نەبوون نوقڵانەتان ئەبەخشیەوە بە هەرێمی کوردستان وتان ڕێکەوتی لەگەڵ حکوومەتی عێراق ئەی ئێوە نەبوون نوتان ئەوە لە ناو یاسای موازنات جێگیرمان کرد ئەی حکوومەتی هەرێم تۆ خۆت ئیتفاقی نەکردووە کە 400,000 بەرمیل بی بە حکوومەتی عێراق بی بۆی لە پاڵاوگەکانە فرۆشتنێتی ڕێکەوتنت نەکردو بۆ ئەوەی بە حسابێکی بانقی بکرێتەوە ئەم حساب بانقی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مافی خەرجکردن و سەرفی هەبێ یعنی چی ئێستا ئەم خۆبێبەریکردنە لە مەسئولیت ئەم خۆبێبەریکردنە لە مەسئولیت بێمنەتیە لە بەرامبەر موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە نە لە ڕووی دەستوری نە لە ڕووی قانونی هیچ قیمەتێکی نییە حتا لە ڕووی ویژدانی و لە ڕووی ئینسانیشەوە تۆ ئەم قسەیەکی غەڵەتی دەزانیت من وای ئەبینم ئەم بابەتە سەربارەوی قسێکی غەڵەتیشە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزیفەکەی دامانڕابێ لەوەی کە حکوومەتی هەرێم موچەی بووێت و دابەشێکا بەسەر موچەخۆران یا خزمەتگوزاری ئەوەکە ئەگەر بەم فۆرمە سەیریکەی ئەم حکوومەتی هەرێمە هەر لە ئەساسەوە زیاوەیە هەر لە ئەساسەوە ئەوەیە کە ئەو خەڵکەی تر کە ئاڵەن با بچین و لەگەڵ بەخار ڕێبکەین و ئەمان بە خائین و بە خۆفرۆش ئەڵێن نەدژی قەواری هەرێمە ئەم جۆرە قسانە لە خزمەتی لاوازکردن و پوکانەوەی دەسەڵاتەکان و وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستان قسێک کە بکرد بڵێ پرسیاری موچە لە بەغدا بکەنەوە وەکو حکوومەت زیادە بێت ئەزانی ئەم قسەیە باوا داینەنین چکە ئەمە هەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەر بەڕێزە لەو کابینێ هەر بەڕێزی ئەم قسەیە بکات ئەمە قسێکی هەڵەیە قسەیەکە لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕێکەوتنەکانیانەوە لە ڕووی قانونی موازنەوە هەڵەیە. سوپاس دەکەم کاک کەمال باسی بەغدا بووە مەسەلەی موچەش ئێمە دەبین بۆ بەغداش ئێستا شاندە حکوومەتی کاربەرەکرد دەڕوایەکێتی لەگەڵ نێ لەو ڕۆژاندا سەرۆکیەکێتی بە تەنیا ڕۆشت بوو بۆ بەغدا مامۆسایانی بڵین فەرمانبەران و مامۆسایانی ناڕازی ئەمڕۆ لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق داوایان کرد موچە ڕاستە خۆ بدرێت ئەوەی کە پێویستە بە هەرێمی بەغدا چی دەگوزارێ بۆ ینی موچە پێویستە بە حکوومەت هەرێم ناکۆکی پارتی ویکێتی پرسەکە چۆنە؟ زانی کاک حەکیم ئەوەی لە عێراق لە بینی هەرێم و بەغدادا دەگوزارێت دابڕاو نییە لەوەی کە لە کۆی ئەو پرۆسە سیاسی و ئالۆزی کە لە ناوچەکە هەیە ئێستا ئێمە لە ناوچەکە دۆخێکی ئالۆز و دژوار هەیە و هەرێمی کوردستانیش بە حکمی و پێگەی کە هەیەی و بە حکمی و دابش بوونە جەم سەربەندی کە لە نێو حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانیش هەیە و باڵادەستی ئێران لە عێراقدا جۆرێک پەیوەست بۆ تۆ بەم جەم سەربەندیە ینی دابراو نییە ئەمە یەکێکە لە عقدە گەورەکانی نێوان پارتی و یەکێتی ینی ئەو کێشانەی کە هەیە من گوێم لە ئەندامێکی شاندی هەرێم بوو دەیگوت عێراق ناتوانێت شتانە بکە لەبەری ئەوە سەدرەکان کێشان هەیە و ئالۆزیان دروست کرد یعنی کوایە تۆ چاوەڕێ بکەی بەڵایەک ڕووکاتە بەغا بۆی کە تۆ کێشەکانی خۆ چارەسەرکەی لە کاتێکە کە ئێمە توانین لە ئارامیە کێشەکانمان چارەسەرکەین ئێمە لە دۆخێکی ئالۆزا ناتوانین چکە ئەوەی کە لە عێراقەیە ئەو هێزی حەشدی شەعبیە و هێزە چەکداری کە هەیە زۆر تۆکمەتر و زیاتر و بەهێزتر و یاساییترە لەوەی کە ئێمە هەمانە و ئەوان دەستیان گەیشتووە بۆی کە ئەو توانایان هەیە کە
سوود وەرگن لەو دابڕانەی کە لە نێوان خەڵک و لە نێوان دەسەڵاتە دروست بووە و ئەوان توانیوانە ئیسفادە بکەن لە کێشەکانی بینی پارتی لە کێشەکانی ناولایەنە سیاسیەکان بۆیە من پێم وایە کە هەرێمی کوردستان ئەوەی کە دەستە بژێری سیاسی هەرێمی کوردستان ئەوەی کە خاوەنی بڕیارە بە منتیقی و لۆژیکێکی عقلانی بیر ناکەنەوە لەگەڵ بەغدادا ئێمە ڕێکوتنمان لەگەڵ بەغا کردووە بەڵام تاکوێسە خۆبەرمینە نوتمان ڕادەست نەکردوون ینی کۆمەڵێک شت هەیە مەسەن بۆ نمونە ئەمان نزیکی 350 بۆ 400,000 پێشمەرگیان هەیە عێراق قبولی ناکە کاکە وڵاتێکی وەکو ئیسرائیل 185,000 چەگاریەکە لە بەرامبەر 20 دەوڵەتی عەرەبیا لە کێشە و ململانێ و سیراعایە وڵاتێکی پڕکێشەیە ینی ئێمە بۆچی مە 400,000 کەسمان هەبێ ئێمە ئەگەر دیقەت بێت ئەو ڕێژە زۆرە لە موچەخۆر کە دانراوە و بەشێکی بە خزمایەتی و بە کەسایەتی و بندیوار پڕکراوەتەوە حکوومەت عێراق ناچێتە ژێر ئەو بارە ینی ئەم ڕێکەوتنی کە ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا گینیان کردووە ڕێکەوتنیان کردووە تەنها ئەوەنەیە کە هەرێمی کوردستان داواکە وەکو منحەیەک ینی فترەیەک 400 میلیارد بینێرە تا کێشەکان چارەسەرکە حکوومەتی هەرێم بە فعلی ناتوانێت چارەسەری کێشەکانی داخلی هەرێمی کوردستان بکە چکە لە ئەساسەوە ئەم بینایە لە ئەساسەوە بە خواری بیناکراوە لە ئەساسەوە لەسەر بناغەیەکی تۆکمەی موسەساتی بینا نەکراوە بۆیە من پێم وابێ عێراق درک بەماکە و وردە گوشارەکانی لەسەر شاندی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاکات و من پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداد بگەن نەتیجەیەکی وا کە خەڵکی کوردستان لی سوودمەند بێت و بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە باکی نییە پێچێت ئەوەی کە باکی نەبێت پرسی بژێوی خەڵک و ژیانی خەڵکە و پرسی ئەوان پرسی مانەوەیانە و شەرعێدانەوەیانە بە دەسەڵاتیان کاکە یەکی لە مشکلەکانی خەڵک لەگەڵ ئەم هەڵبژاردنانە ئەوەیە کە پێی وایە ئەم هەڵبژاردنانە بە تەنها ڕۆحەکاتەوە بەبەری ئەم سیستەمەی ئێستا ینی هەڵبژاردن گۆڕانکاری لە ناو کۆمەلگای ئێمە دروست ناکە ئێمە بینیمان مەسەن بینیمان کە پەرلەمان سەرۆکی پەرلەمان دەرکرا و دەرگای پەرلەمانیش داخرا هەنی پەرلەمان چ قوتێکیە قیمەتێکی یاسایی وها گەورەی نییە چکە مامەڵی لەگەڵان ناکرێت لە هەرێمی کوردستانە دەولە عەمیقەیەکەیە ڕێیەکەیە قوتێکی لە پشتی ئەم پرۆژە حکومی و موسساتە حکومیانوانێت کە ئەوە خاوەن بڕیارە ئێمە کێشەی گەورەمان لەگەڵ ئەما هەیە و ئەم کێشانە هەرێمی کوردستان ئەبا بەرە و کەنارێکی ئارام نایبا بەرەو کەناری ئارام و من پێم وایە حکوومەتی عێراقی بە دوای ئەم بڕگانشەکە ئیسا داوای کردووە لەگەڵ شتاندەکان ناقسەی کردووە داوای ئەوە کەتەکە وکو پێشتر بینیمان داوای داهاتی نانەوتی کردو لە ساسەد و بچێتە بانکێکی عێراقی بگەڕێتوانێ و ئەمان گوشاری دنیان لەسەر خەڵک دروست کرد بۆی کە داهاتی خۆیان زیاکەنە بێ ئەم داهاتە لە گیرفانی خەڵکی خاڵی گیرفانی خەڵکی داما و زیاکەن بیبن بۆ بەغان 150 بن بە بەغا و لە 150 گەرێتەوەمان کۆمەڵێک شتیان کردووە ئێسامان کەوتونەتە بەردەمی ینی چۆنەڵێ گەشتونەتە سەر لێوارێک کە تێگەیشتون ئەم غەڵەتانە بە دانیشتنیەک و دوان چارەسەر ناکرێ و من پێم وابێ یەکێتی نیشتمانی کوردستان بە جۆرێک مامەڵاکە کە غەڵەتە گەورەکان و قەباحەتە گەورەکە بخاتە سەر شانی پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش خۆی ئامادەی دەربڕی کە ئەو خاوەنی بڕیارە لە کوردستانە چەندین جار لە زمانی لە زاری بەرپرسەوەڵەکان و ئێمە خاوەنی بڕیارین ئێمە واکەین ئەبێ ئەوانیش تەحملی ئەو بەرپرسیارەتێ بکەن کە ئاڵێن ئێمە هێزی یەکەمین و ئەمە خاوەن بڕیارین و یەکی لە کێشە گەورەکانی تر ئەوەیەکە ئەم حکوومەتی کابینەی نوێیە بەڕاستی کابینەی شەراکەت نییە لەگەڵ ئەو لانانەی کە بەشداریان کردووە ئەوانە مامەڵەی بەشداریکردنیان پێکراوە ینی چۆنڵێ خاوەن بڕیار خۆ ڕاستە لە کارێکی موسساتیا بێ وا کارکرێ بەڵام تۆ واقعی کوردستان جیاوازە واقعی کوردستان دابەژووی چەند زۆنێکە چەند هێزێکی چەکدارە ئەبواە مەسەن پارتی دیموکراتی کوردستان بە ورتر تەعاملی لەگەڵ ئەوە بکردایە یەکێتی نەخستایەتە ئەو زاویەوە کە ئێستا ئەوەی کە پارتی بڵێ یەکێتی بڵێ من ڕەتێکەمەوە و ئەو پارتی ساتێ گەیشتە بەتەنیا ناتوانێت هەموو کارێ بکات بە تایبەتی لە بەغات حسابێکی گەورە بۆ یەکێتیەکرێت و تا ڕادەیەکی یەکێتی دەیەوێت چۆن عەزابیاندا لە ناو حکومەتە ئەویش ئازاری پارتی دیموکراتی کوردستان باتەوە لەم نهاتەدا. بەڵێ چەند پرسیارێکتر بە سوپاس دەکەم سەبارەت بە پێشمەرگە ئەمڕۆ باز لەوکرا هەردوو لای ئەمڕیاندا و پێشمەرگێک بخرێتەوە پێشش کەمێک قسە لەسەر کرد بەس ئەوڕۆ لێدوانی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە کە دەڵێ
پەیوەندی پارتیویەتی بسراوە ڕێز و حورمەت نەماوە وەزعێکی ناوخۆشە ناو وەزارەتی پێشمەرگە و پەیمانانیش لەو ڕۆژاندا ڕاگەندراویان بڵاو و داوای دانانی وەزیرێکی کاتیان کردهبوو. چی چاوەڕێ دەکەی لەم ناکۆیەکی کە دروستیش بووە لەسەر پۆستەکانە ناو وەزارەتی پێشمەرگە؟ ئەوەی کە من کە حەکیمەوەی کە من بیستومە داوای وەزیریش کاتیان نەکردو داوای گەڕانەوەی شۆڕ ئیسماعیلیان کردو داوای ئەویان کردو کە وەزیرەکە بگەڕێتەوە و ئەمان دیارە خەنە بەردەمی یەکێتی و پارتی وتیان ئێمە کێشەیەکمان نییە بەڵام من پێم وانە کە کاک شۆڕشش من ئەمەم بە عفوم کە ئەمەم بەڕە ڕوو بەخۆی وتم کاک شۆڕش ئەمەی کە تۆیکەی کارێکی ئاسان نییە ئەین تۆ ناتوانیت ئەنی بە ئاسانی ئەم دوو هێزەیە خێلەبەری ئەمە مەساڵحی گەورەی حیزبی و مەساڵحی گەورەی ئابووری لە پشتەوەیە و ئەمە ینی شتێکی ئەوە نییە ینی نیەتێکی باشە بەڵام کارێکی ئاسان نییە چکە دۆخی هەرێمی کوردستان بە جۆرێکە من پێم وایە ئەم قسەی کە کردویانە ڕێخستنی ئینشاکەیە ئەو ئینشایی کە ئینەکان پێنووسیوەتەوە بیاننامەکە بۆ پامێکیشە بۆ ئەو گوشارەی کە لەلایەن ئەمریکاوە پەیمانەکانە چکە گوشارێکی گۆران لەسرە هەڕەشەی ئەوەشان لەسەرەکە ئەو هاوکاری کە هێزی پێشمەرگاکرێ لێمسەنەوە بەڵام هیوادارم وەکو پێشتر لەوەی لە ڕووداوەکانی کەرکووکوانە کە ڕوویدا ئەم وەزارەتی پێشمەرگەی قۆری پیاڵە لەبێن یەکتریا باش نەکەن. بەڵێ ئێستا بەشیان نەکردووە؟ ماوێتی لەبەرەوەی کە پارێکەیە هاوکاریەکەیە چاوەڕێواکەن 24 میلیۆن دلارێکە لەگەڵ خواردنی 6 بۆ 7,000 پێشمەرگەیە لەگەڵ ئازوقەوانە کە بەردەوام ماگانە پیانە دەدرێ و هەر ئەمان چاوەڕێوەکەن ئەویان لێ نەبڕێتەوە و پشتیوانی کە پشتیوانی هێزی پێشمەگۆکو هێزێکی نیشتیمانی هێزێکی بەرگریکار دژی داعشوانە بەشداریان کردووە یانێ ئەم سمعیان بمێنێتەوە بەڵام کار وا بڕوا من پێما بێ ئەوەی کە ئیساژ ماوە ئەوەی کە ئیسا هەیە ئەوەش بە پێوە نامێنێت و ئەوژە ڕوخێنن چکە تەبیعەتی سروشتی پارتیەکێتی بەو دۆخەیە بۆ جۆرە هێناوێنە زۆر بێمنەتن لە بەرامبەر شتانە. باشە بەس بە قسەی جەنابەت بێیانی مانەوەکە ئێستا بە شێوازێکی بڵین لە ڕووکەشێکی یەکگرتوودا بۆ 20 میلیۆن دلارەکەی لەگەڵ ئازوقەی دێت 24 میلیۆن دلار. بەڵێ بۆ ئەوەیە مانەوەکە ئێستا ئەو ببڕێت خراپتر دەبێت لە ڕووی مەبدەیەوە ئەوە نییە. بەڵێ بەدڵنیایی و خراپتر دەبێت ئەو هێزی پێشمەرگە سخۆ ئەمەی کە یەکیان گرتووە هەموو هێزی پێشمەرگە نیە ئەمە بەشێک لە هێزی پێشمەرگەیە لێرا ڕێک خراون کار کراون و کاتی خۆی لەوە ئابوونی حیزبیە درا کاک شۆڕ ئیسماعیل ئەمانی پێچاکردن ئەو ئابوون و شتەی لێ بڕیون و لەناو وەزارەتی پێشمەرگە دوو ژوور هەبووە هەر ژوورێکیان خەریکی ڕێخستنی هێزی پێشمەرگە بۆ ئەیان بۆ پارتی دموکراتی کوردستان ئەویشان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە نەماوە ئەمانە ئەمریکیەکان بە وردی متابعیان کردو پیان خۆش بووە کە وردەوە کە ئەمە ڕاب بەرەو ئەوەی هێزێکی موسساتی دروستکرێ هێزێکە بە عەقیدەی عەسکەری و سەربازی پەروەردەکرێت کە بەداخەوە ئیسا تەراجوعی کردو گەڕاوەتەوە بۆ دۆەوە. بەڵێ سوپاس دەکەم کاکەمەڵ کاک چۆمان کاتێکی کەمەن ماوە بەس سەبارەت ئەگەر تعلیقێک تێبێت لەسەر پرسی هێزانیەکان باسی 322,000 هێزی چەکدار دەکرێت ئەوەی کە تەنایە خراوەتەوە نزیکەی 54,000 پێشمەرگەیە ئەگەر هێزەکانی ترەنگە حاڵیان زۆر خراپتر بێت لە هێزی پێشمەرگە چاوەڕێی چی بکەین لەبینە خاوەن سوپایەکی یەکگرت و قەت ئێمە لە 92 نەبووین تا ئێستا لە 2007ەوە کە بەناو وەزارەتی پێشمەرگە و بە ناو یەکێتی و پارتی حکوومەتیان دروست کردەوە ئەوانە ئێمە نەبووین ئێوە هێزی پێشمەرگەیەکی نەگرتووە کە حاکیممانە بە ئیجباری کێراون بەیەکەوە یان فۆرمێک لە چوارچێوەیەکە ڕەنگەمە حاڵان هێزەکانی تریش باشتر بێگومازی ترێزتر بۆ مەس حزبی خراپکردن لەوانەیە لە شەڕی داعش و کۆمەڵێ شەڕی گەورە گەورە و داستانی قارەمانەیان کرد بێت و خەڵکی زۆر ئازا و چاونەترس و ئەوە شەهید بوو بێت ینی لەوانەیە فۆرمی حزبایەتەکە کەمتر ینی لە چاو دامەزراوە ئەمنیە اختصاسیەکانە بەڵام ئەو ململانانی کە لەم کابینە هەبوو کاک حەکیم ینی ململانەکان لە چوارچێوەی حزبایەتەکە و ناو پەرلەمانەوەوانە نەما هاتە ناو ئەنجومەنی وەزیران ڕۆچوو بۆ دام و دەستگا ئەمنیەکانیش ینی ئەمە درێژە پێدەری ململانیەکانە کە بەو زەقیە هاتۆتە ناو وەزارەتی پێشمەرگەشەوە و پێشتر لە ناو ئەنجومەنی ئاساییشە هەبوو پێشتر لە ناو دەستگای دژە تیرۆر و زانیاری و ئەمانە ململانەکان هات شۆڕ بۆتەوە بەو زەقیە گەشتە ئاستی ئەمینداری وەزارەتی پێشمەرگەڵێ ڕێز نەماوە بریکارەکەی ئەڵێ ڕێز نەماوە و کۆبوونەوە ناکرێەوە ئەمە بەش سەرباری و ئەگەر چۆن ئەکرێ وەزارەتێکی پێشمەرگەی هەستیار کە وەزارەتێکی سیادیە نزیکی ساڵ زیاتر بێ وەزیرەکەی داوام ناکە ینی ئەمڕۆمینداری گشتی وەزارە دەڵێ ڕێز و حورمەت نەماوە
ینی کۆتایی پیاتوە خۆی ئیتر وەزعێکی ناخۆشە گەشتۆتە نقطەیەکی زۆر هەستیار و مەترسیداریانی ئیشکالەکە لەوای ئەمە ئەلەم دۆخە هەستیارەیە ئەنی لە بری ئەوەی باشی بکەن خراپتر یەکەن لە ڕابردوو کە مەترسیەکە کەمتر بووە ینی لە ڕابردووە مەترسیەکە کەمتر بووە لە ڕووی ئیقلیمی لە ڕووی هێزەکانی تێر لە ڕووی ئەو بابەتانەوە ئەو کەمتر بووە بەڵام باشتر مامەڵیان کرد و ئێستا مەترسیەکە زیاترە ئەمان خراپتر ململانی یەکەن و سەرباری ئێوەش ئەم ململانی و دەست بادانانە بەم فۆرمە بڕوە ینی خودی وەزارەتی پێشمەرگە سەرباریەوەی هاوکاری ئەوانەی کە لایەنە نێودەوڵەتیەکە ینی ئەم بابەتە خۆر لایەنی هاوکاری مادی نییە کاک حەکیم ئەو پشتیوانی نێودەوڵەتی کە ئەمریکا وڵاتانی دنیا بۆ پڕچەکردنیان و بۆ هاوکاریان و بۆ تەدریب و بۆ پێدانی چەک و ئەوە ینی ئەمەش دیسانەوەکەوێتەوە ژێر پرسیارە و لە هەمووی گرنگتر ئایا پێشمەرگە وەکو منزومەیەکی قانونی دەستوری ناو دەستوری عێراقا ئایا ئابەم فۆرمە مەترسی نابێ بۆ داهاتوو باشە پرسیارێک بە کورتی کاتیش منەوە سەرموچە چاوەڕێی چی بکەین باس ئەکرێت زمانێکیان دەڵێن جێبەجێکراونێکیان حکومەت جێبەجێنێک حکومەت ئەم وەفتەی کە چۆتە ئەچێتە بەغاو چەند جار چۆوانە بەڕاستی ناڕوونیەک هەیە لە گفتوگۆکانیانە نازانین ئایا بەخا بە فعلی داوای چیان وڵامی ناکەنەوە نازانین بەڵام ئایا پەیوەندی بۆیە ڕێکەوتنەکەی کردویانە هەڵە بووە و یان پێیان هەزم ناکریان جێبەجێ ناکریان ئیرادە نییە بۆ جێبەجێکردنی من بەش بە حاڵی خۆم بەڕۆنی و ڕاشکاوی نازانین ئایا بەغا داوای چێکەوە ئەمانیش ئامادەن چی جێبەجێکەن و چی نێکن بۆیە ئێستا لەوانەیە فشارێکی ئەمریکا وڵاتانی نێودەوڵەتیش هەبێ بۆی ئەو پارەی کە لە بەغاوێ تا ئێستش کاک حەکیم ئەو پارەی کە لە بەغاوەیە سولفەیە و قەرزە بۆی دوایی تەسفی پێکرێت بۆ بڕەپارانی کە لە ناو یاسای موازنە هاتووە ینی ئەمە تا ئێستا ئەوە کراوەیە بە تەسەوری من ڕوون نییە نازانین کەی بەخا پارانێرێ و حکوومەتتی هەرێمی کوردستانیش خۆی تووشی سەرگەردانی بۆ لە مەجالە نازانێت هەر ئەڵێ ڕێگریژنی پارە وەکو سولفە بنێر خۆکمانکانی وەکو ڕابردوو ڕێگری نییە لە ڕاستیە لە ڕابردووە هەرواش کراوە خۆ پێش یاسای بودجەش هەر بۆ چەشنە کراوە بەڵام نازانین حکوومەتتی هەرێمی کوردستانیش نازانێت چونکە وەک چۆن نەوت و مەلەفی زۆر مەلەفیتر لەژێر دەستی حکوومەتتی هەرێمی کوردستان نەماوە بابەتی دارایی و موچەش لەژێر دەستی حکوومەتە نامێنێت زۆر سپاس بۆ بەرزان کاک چۆمان محەممەد ڕێکخەری سپاس بۆ بەڕێز سپاس دەکەین لە ستۆدیۆ هەروە لە سلێمانیەوە کاک کەمال ڕەوف سپاسی جەنابیشت دەکەین سپاس بۆ بینێرانی بڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ